عليكم ورحمة الله وبركاته. سپاس بۆ الله بۆ هەر نیعمەتێکە پێی بەخشی بین و لەشی سەندبین. تاوان هەموو سەرکەوتنێک فەزلی ئەڵڵایە کە گەشتبینە هەر ئاسێک لە ژیانمان هەمووی فەزلی ئەڵڵا تەعالایە و هەمیشە سوپاسگوزاری ئەوین. لەدایەوە سپاس و دەستخۆشیەک لە ناخی دڵمەوە بۆ ئەکادیمیە مادوناسەکەتان. سپاس بۆ هەموو ستافە جوانەکەتان و مامۆستا ئاوات و مامۆستا عەتای عەزیز. ئەلحەمدولیلا کە ئێستا گەشتمەتەوە ئاستی بتوانم فیدباکی خۆم بم. لێرە من ویستم تەنیا ئاستی لەبەرکردنم باش بکەم، بەڵام لێرە هیچ کەلێن و نەقسێکیان نەهێش لە تەواوی ژیانی منە. سەرای ئەوەی لە وەزعێکی باش نەبووم، بەڵام ئەم پرۆگرامە تەواو گۆڕانکاری لەم ناکرد. سەرەتا بۆ لەبەرکردن پێشتر لە هەڵسەنگاندنەکە لە 2 ساعاتە ئەمتوانی ئەو پەڕی بگەمە 2 لاپەڕە، ینی بتوانم 2 لاپەڕە لەبەر بکەم لە ماوەی 2 ساعاتە، بەڵام ئەلحەمدولیلا ئێستا لە ماوەی 8 خولەکە ئەتوانم بگەم بە 2 لاپەڕە و چەندێ ڕێکیش ئەلحەمدولیلا. و ئەمێ زیاتر هەوڵ بم بۆی زیاتر بڕۆم بۆی ئەلحەمدولیلا. ینی ئەوەم لە پلانی خۆمە داناوە کە لە 10 دەقەیە بتوانم بگەم بە 4 پەڕە و 5 پەڕە ئینشاءالله. بەڕاستی نەک لە لەبەرکردنی بینیە، بەڵکو لە لەبەرکردنی بیستنی و ژمارە و ینی تەواوی ژیانم ئاسم بەرەو پێش چوە ئەلحەمدولیلا. زۆر دڵخۆشم کە لەگەڵ ئەم ئەکادیمیا بەشدار بووم. ئەو خزمەت و دڵسۆزی و عیلمەی ئێوە زۆر زیاترە لەو پارەی کە ئەدرێ. ئیتر شتێکی وام نەماوە من. خوای گەورە جزای خێرتان بداتەوە و سەرکەوتنی زیاترمان پێ بەخشێ ئینشاءالله. وەسەلامو عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.